ئەو کاتت باش و بەخێر هاتی بۆ وانەی فێربوونی زمانی سویدی. لەوانەیە باس لە نووسینکاری دەکەم. uppsats چۆنیەتی بابەت نووسین. att skriva en uppsats. ڕەنگە داوات لێ بکرێ باسی ئەو شوێنە بکەی کە لێی دەژی. berätta om ditt bostadsområde. واتە باسی گەڕەکەکەت یان باسی ناوچەکەت بکە. بێگومان بەپێی ئەو گەڕەکە یان ئەو ناوچەی لێی دەژی باسەکەت دەگۆڕدرێ، بەڵام هەمیشە دەبی ناوی گەڕەکەکەت بزانی چییە. vad heter ditt område. بۆ وێنە دەڵێی ناوی گەڕەکەکەم سولهاگەیە. jag bor i Solhaga. لە سولهاگە دەژیم. یان jag bor i centrum. پاشان کە زانیمان ناوی گەڕەکەکە چییە، دەتوانی بنووسیت ئەو گەڕەکە دەکەویتە کام شار. jag bor i Solhaga som ligger i Lidköping. لە سولهاگە دەژیم کە دەکەوێتە لیدشۆپینگ. کە زانیمان ناوەکەی چییە و دەکەوێتە چێندەر. ئێستا بسکریv det. vad finns i området. باسی بکە چ هەیە لە ناوچەکە. دەست بە باسکردن دەکەین. det är ett lugnt och ganska grönt område. ناوچەیەکی ئارام و تا ڕادەیەک سەوزاویە. lugnt واتە ئارام. لێرە lugnt ئادیکتیڤە واتە ئاوەڵناوە کە باسی ناوەک دەکا. لێرە مەبەستمان ناوی ناوچەکەیە. ناوچە یان گەڕەکەکە کووە، چۆنە، ئارامە. هەروەها گەڕەکەکە چۆنە، گرێنە، سەوزاویە، گرێنت. لەبەر ئەوەی ئۆمڕۆدە ئێت ئۆمڕۆدەیە، ئاوەڵناوەکە دەبیتە گرێنت، تی پێوەیە لە کۆتایی. I Solhaga centrum finns det 2 matbutiker, ett litet apotek och en vårdcentral. لە ناوەڕاستی سولهاگا 2 کۆگای خۆراکفرۆشتن، دەرمانخانەیەکی بچووک و 1 ناوەندی تەندروستی هەیە. کۆگای خۆراکفرۆشتن واتە دوکانی خواردەمەنی. ئەپۆتێکیش لێرانە واتە دەرمانخانە. Det finns också bussar som tar dig till city. هەروەها ئۆتۆبوسیش هەیە کە دەتبا تا ناو شار. tar dig دەتبا یان دەتگەیەنێتە. till بە کوردیش تا، هەتا، ناو شار سیتی. till بە سویدی بە کوردی تا، زۆر لە یەک دەچن. Jag tycker att där jag bor är mycket fint. بەڕای من ئەو شوێنەی لێی دەژیم زۆر خۆشە. ئەوە باسی ئەو شوێنەیە کە لێی دەژی
باسەکە زۆر باسەکی کورت بوو، بەڵام دەتوانین هەمووی بەیەکەوە لێرە تەمەشاکەین. هەرچەندە کورتە بەڵام ئەو زانیاریانەی کە پێویست بوو دەربارەی ناوچەکە بزانین توانیمان بزانین لەو پارچە نووسینە، لەو ئوبساتسە. ئێستا هەموو ئوبساتسەک بێگومان دەبی سەردێڕێکی هەبی لە ناوەندێ دەینووسی. ئەمە لێرە نووسیتم میت bostadsområde. Jag bor i Solhaga som ligger i Lidköping. Det är ett långt och ganska grönt område. I Solhaga centrum finns det 2 matbutiker, ett litet apotek och en vårdcentral. Det finns också bussar som tar dig till city. Jag tycker att där jag bor är mycket fint. بەکوردیەکەش گەڕەکەکەم لە سولهاگە دەژیم کە دەکەوێتە لیدشۆپینگ، ناوچەیەکی ئارام و تا ڕادەیەک سەوزاویە. لە ناوەڕاستی سولهاگە 2 کۆگای خۆراکفرۆشتن، دەرمانخانەیەکی بچووک و 1 ناوەندی تەندروستی هەیە. هەروەها ئۆتۆبوسیش هەیە کە دەتبا تا ناو شار. بەڕای من ئەو شوێنەی من لێی دەژیم زۆر خۆشە. لە کاتی نووسینی ئوبساتس ئەگەر لە ئوبساتسەکە داوا کرا باسی شوێن یان باسی کەسێک بکەی، پێویستت بە وشەی ئادیکتیڤ دەبێ. ئادیکتیڤ کە پێی دەڵێن ئاوەڵناو. لێرە ئەمن 4 وشەی ئادیکتیڤم بەکارهێنایە. یەکەمیان لۆنگت، دوایە گرۆنت، لیتت och fint. هەرچەند وشەی ئادیکتیڤ لە کاتی باسکردن بەکاربێنی ئەوەندە باشە، و هەروەها پێویست دەکە ناچاری بەکاربێنی. دەنا کوو بتوانین باسی شوێنێک یان باسی کەسێک بکەین. لێرە ئەو ئوبساتسە دەربارەی شوێنی ئەو گەڕەکە یان ئەو ناوچەی لێی دەژی. ئەمن لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی.